زۆر باش. سڵاو بەڕێزان، ئەگەر سەوتمان هەیە تکایە لە کۆمنت سەوت کێشەی نییە، تووڕەمان کێشەی نییە، ئاگادارمان بکەنەوە. خۆشحاڵ دەبین. کۆمنتێ بکەن ئەگەر سەوت کێشەی نییە، دەست پێ دەکەین ئینشاڵڵا بمێننەوە تا کۆتایی لەگەڵمان. گومانتان لەو نەبێ ئینشاڵڵا کۆمەڵێک بابەت کۆمەڵە تەکنیکی باشش باز دەکەین لە مەجای خوێندنەوەی کە حەز بە خوێندنەوە دەکات. دڵنیام لەوەی کە ئینشاڵڵا سوودی دەبێت. کێشەمان هەیە بەڕێزان لە دەنگ، بەڕێزێگەڵی کێشەی دەنگمانێ بزانم ئەوی کێشەی هەیە دەنگ لە لای ئاگادارمان بکاتەوە. مشکلەی نییە. ئەگە یەک کەس بەڕێزان لێرە کۆرس بەڵێ ئەکید لێرە کێشەی دەنگمان هەیە بەڕێزان. ئێستا کێشەمان هەیە بەڕێزان. ئەگەر یەکێک لە کۆمنت بنووسێ بۆ یەکسەر دەست پێ بکەین. کێشەی دەنگ، کێشەی سووڕە. بێ کێشە زۆر باش. زۆر باش. زۆر باش. بەڕێزان سەرەتا خۆشحاڵ دەبم ئەگەر ئەوانەی قوتابی ئامادەینە 11 بنووسن 11 پۆلی 10 بنووسێت 10 12 بنووسێت 12 ئەوەی قوتابی زانکۆشە مەرحەلەی 1 2 3 4 هەر بۆ ژمارانە بینووسن. ئەوەشی کە زانکۆی تەواو کردووە بە کۆدمان 0 بێ. 0 یعنی ئەوانەی کە زانکۆیان تەواو کردووی تە فەرمانبەرن یان لە شوێنێکا کار دەکەن یان هەر شوێنەکەی مامۆستایان هەر شتێکی تکایە ژمارە 0 دابنێ. ئەوانی تریشیان بەگوێرەوە بۆی بزانین ئەوانەی لەگەڵمان بەشدارن. پۆلی 11 یەکی زانکۆ تەواوی کردووە. پۆلی 12 11 زۆر باشە. 0 زۆر باشە. هەمووتان بەشدار بن لەگەڵمان. ستا ئەکە ڕابەر بەخێر بێن بەخێر بێن. لە شارێکەوە لەگەڵمان بەشداریت کە بینوسە شارەکەت شارۆچکەکەت لە شوێنێکەوە لەگەڵمان بەشداری. دەربانی خان سید سلێمانی ڕزگاری چەمچەماڵ گەلار یاخوا بەخێر بێن. یوکەی کەرکووک خەبات هاجیاوە خێر بێی. کەرکووک بەخێر بێن لە کەلاری خۆشەویستەوە. بەخێر بێن بەریتانیا. بەخێر بێن هەولێر. ڕەواندزی خۆشەویست بەخێر بێن. دەندا بەخێر بێن هەولێر. بەخێر بێن بەخێر بێن. دەربانی خان بەخێر بێن. ڕۆڤیا بەخێر بێن یاخوا بەخێر بێن. سەرچاو بەڕێزان دەست پێ دەکەین ببورن لەوانەیە مایکەکەدا بخەین تاوەکو بتوانین دواتر ئینشاڵڵا مەجالی ئەوە دەبێت کە مایک دەکەینەوە لە کاتی خۆی وە لە کۆتایی ئینشاڵڵا مەجالی پرسیاریشە دەین. مانافوکەن بە ئەوانە چاکەم بۆی بتوانین بە متاحی قسە بکەین. زۆر باش. سڵاو بەڕێزان، خۆشحاڵم بۆی کە لە خزمەتتاندا مامۆستا بازیانم ڕێنماییکاری پەروەردەی دەرونی و هاوکات خاوەنی پێشنی و پراکتیکی لەسەر مەجالی خوێندنەوەی خێرا خوێندنەوەی پراکتیکی و بابەتە نوێیەکانی خوێندنەوە و لە زانکۆی سەلاحەدین وشەی پراکتیکی توێژینەوەکەمان ئەنجامدا و 2018 بۆ 2019 و زیاتر لە 2015 من لەسەرم بابەتە کار دەکەم. ئینشاڵڵا ئەمڕۆ ئەمانەوێت ناساندنێک بکەین و نیەتمان ئینشاڵڵا ئەوە نییە کە تەنها هەوڵ بدەین ڕێکلامێکی چڕوپڕ بۆ بابەتەکە بکەین. نیەتمان ئەوەیە کە سوودێک بە ئێوە بگەینی و ئینشاڵڵا هەر بۆ نیەتەشەوە ئەوڕۆ قسە دەکەین و تا کۆتاییش لەگەڵ ما بمێنەوە دڵنیان لەوەی کە شتێک بەدەست دێنن.
هەوڵ دەدەم زۆر بە شێوەیەکی ڕوون باسی پرۆژەی خوێنەری بەرهەمدار بکەم بە تایبەت ئەو تەکنیک و کارامەیانە کە چین و چ سوودێک چ کەسێک سوود لەم پرۆژەیە وەردەگرێت گروپەکانی پێشووتر چ گۆڕانکارییان بەسەرلات و چیڵێن لەم بارەوە و بۆچی پێمان باشە ئێمە گروپی یەکەم و دووەمان کە دومانجی پێشووتر تەوامان کرد بۆ پێمان باشە ئێستا گروپی سێم ڕابگەینین ئایا هەر لە خۆ ئەمانەی ڕێکلامێ بکەین و کۆمەڵە کەسکۆ بکەین و یاخود داواکاری لەسرە و ینی داوامان لێ دەکەم بۆی گروپی سێم بڕوا و گروپەکانی پێشووتر فیدباژیان چی بوو ئینشاڵڵا ئەمانە هەمووی دەکەوێتە بەردەستیەوە دڵنیا بن ئامان لەو وێبینارە ڕێکلامێکی تایبەت نییە بۆ ئەوەی کە ڕێکلام بکەین بە تایبەت بەشدار بوو ینی لەم پرۆژەیە کۆ بکەینەوە ئامانجی سەرەکی ئەوەیە کە پرۆژەکە بناسی سێری بەشێک لەو وێبینارە بکەیت کە لە ڕابردوو کوردمانە بۆ ئەوەی کە بتوانین ئەو کێشانەی کە هەتە لە خوێندنەوە زایت بێزاریە بیرچوونەوەی کۆمەڵشتە لە کاتی خوێندنەوەی کتێب یان لە زانکۆی ناتوانانی کتێب بخوێنیتەوە یان لەسەر پسپۆڕی و کار و پیشەکەت ناتوانانی بخوێنێت یان بۆ نمونە پۆلی دوانزەیەکی ینی ئانزەیەکی چۆن بتوانانی ئەم پرۆگرامە کە ناونیشانی پرۆگرامی پرۆژەی خوێنەری بەرهەمدارە کە فۆتۆ ڕیدینگ خوێندنەوەی قوڵ یاساکانی خوێندنەوە بۆ چێژی لە خۆ گرتووە ئێمە بەشێک لەو تەلەمانەی کە پۆلی دوانزە پۆلی یانزە لە پرۆژە لەگەڵمان بەشدارن هەر لەسەر کتێبەکانی خۆی تەمرینی پێ دەکەین بۆ نمونە خێرایی خوێندنەوەی 156 لەسەر کتێبی زیندەزانی چۆن بتوانانی بیگەینە 250 لە کۆتایی کە تەمرین دەکە ئەیتر دەتوانێت لەسەر کیمیا تەمرینەکە لەسەر کتێبی کیمیاویکە لەسەر کتێبی ئابروبیکە لەسەر کتێبی جوگرافیەویکە ئێمە هەر کەسەوە کە لەم ڕۆژەیە بەشدار دەبێت لەگەڵمان بە گوێرەی حەزی خۆی مامەڵی لەگەڵ دەکەین کەس ینی جەخت لەسەر هیچ شتێک ناکەینەوە کە ئیلا نەبێت ئەو کتێبە بەکاربێنی تۆ ئارەزوومەندیان ئازادی لەوەی کتێبێک بەکاربێنی و ئازادی لەوەی کە بۆ نمونە چەند ڕاهێنان دەکەیت بۆ دڵنیاش بە چەند ڕاهێنان زیاتر تێدا بێ بەشدار بوو سوادی زیاتر دەکەی ئەمە ئامانزمە کەم پرۆژێ بناسیێنی بۆی بزانانی ئایا ئەم پرۆژەیە لەگەڵ کەسایەتی و لەگەڵ سیفەتی تۆ دەگونجێ و ئەگەر گونجامە پێمان باشە دوای گلەی نەکەی بڵێ بۆ نمونە 10 ساڵی تر خۆزگە ینی چەند ساڵێک پێشووتر بۆ پرۆژێ بزانانی بێ ستاوەی کە لێرێتکە ئەو 45 سکولەکەم هەوڵ دەدەم هەمووی 45 سکولە قسە بکەم ئینشاڵڵا سەعاتدا وێبینارەکەم تەواو دەبێت قسە بکەم بە تەواوی پێت بناسیێنم کە بۆ گرنگە تۆ پێشەوەی بخوێنیتەوە ینی خولێکی ڕاهێنانت بینی بێ لەسەرەوەی کە چۆن دەستکەی بخوێنەوە چونکە خەڵکانێکمان هەیە 10 ساڵە دەخوێننەوە هەموو ڕۆژێ خوێندویانەتەوە لە دوای 10 ساڵ ئەڵێ خۆزگە بە هەموو تەمەنمان کتێبێکمان نەخوێن بە ئێمە دەمانێت تۆ نەکەویتە ناو مۆقفەوە ئینشاڵڵا ئامانجی سەرەکیمان لەو پرۆژەی ئەوەیە کە تۆ ئەگەر بێزار دەبی لە خوێندنەوە ئەگەر پشت بیر دەچێتەوە و ئەم کێشانەی کە هەتە لە خوێندنەوە بەسەری دازاڵبی و ئەو دەدەم ئێستا پاوەڕپۆینتەکە لەگەڵ ئێوە هاوبەشی پێ بکەم بۆی بتوانین باشتر لە یەکتر زانیاری وەربگرین باش ئێستا هەر مایکەکە بۆ دەکەمەوە بزانم لەلای من هەیە تەواوە دڵنیام لە ئێوەش پاوەڕپۆینتەکە کێشەی نییە مایکمان کراوە یان نەخێر تەواو داخراوە ئەوزان مەجاری نووسینتان نییە زۆر باشە دوای ئینشاڵڵا پێنج خولەش پێکایی مەجاری نووسین دێڕینەوە بەڕێزان باش بەڕێزان کاتێک کە باسی پرۆژەی خوێنەری بەرهەمدار دەکەین ئەم پرۆژەیە بە سەرپەرشتی مامۆستا ئاوات و من یەکێکم لە دامەزرێنەرانی ئەم پرۆژەیە بە تیمێکی شارەزا هەستیان بەوەی کە چۆن پرۆژەیەک بکەینەوە لە مەجای خوێندنەوەیە و هەموو بەشداربێک بتوانێت سوودی لێ ببینێت و خۆشبەختانە مامۆستا ئاوات ئامادەی ئەوەی نیشان دەکەم پرۆژەیەکی گرینگە و ئێمە تەجروبەی هەموو وڵاتانێک لە دەوروبەر ئەم پرۆژەیانەیە لەسەر خوێندنەوەی مۆدێرن جایتر خێرا خوێندنەوەی فۆتۆ ڕیدینگە و یاساکانی خوێندنەوەی و خوێندنەوە بۆ دیراسی خوێندنەوە بۆ چێژە خوێندنەوە بۆ معریفەیە خوێندنەوە بۆ ڕۆمانە ئیتر هەیەکێک لەمانە هەمومان لەناو ئەو پرۆگرامەدا کۆ کردوتەوە خۆشبەختانە دوو گروپی یەکەم باش بوو بەڵام دووەم باشتر بوو لە یەکەم دڵنیاش بن لەوەی کە گروپی سێم ئێمە دەستکاری زیاتری دەکەین و شتی باشتر لەم پرۆژەی دادنێن خۆڵمانداوە زۆرترین بەشی پرۆژەکە پرۆژێکی پراکتیکی بێ بیناری ناساندنی پرۆژەی خوێنەری بەرهەمدارمەوە بینەرەمان لەسەم بابەتێ
و سەرەتا یەکسەر بەو بابەتە دەست بۆ پێناسیە دەست پێ دەکەم بەلامەوە گرینگە، ئەویش پێناسی خوێندنەوە. خۆی خوێندنەوە لە لای گەلانی تر بۆ چێژەیان بۆ ئامۆژگاریە. خەڵکانێک پێشکەش بە کەسانی تری دەکات یان بۆ زانستەوە کە دامەزراوەکان جاو دامەزراوانە حکومی بێن ناحکومی بێن پێشکەش بە قوتابیانی دەکەن بۆ ئەوەی هەوڵ بدەن زۆرترین قوتابی ینی خاوەن معریفە بەرهەم بێنن. ئەمە یەکێک لە ئامانجە سەرەکیەکانە کە وڵاتە پێشکەوتوەکان بەکاری بێنن، بەڵام لە وڵاتانی عەرەبی و بە هەرێمی کوردستانیشە خوێندنەوە لە لای ئێمە ئەکە و لە چەندین ئاەتی قورئانی وەکو هەرێک پێمان دەڵێ ئیقرا بخوێنە. ئیتر من زۆر جار لەگەڵ قوتابیەکان کاتێکە گفتوگۆ دەکەم ئەڵێم خی گەورە تاکە شتێک کە هەی بێ لەسەر زەوی شت بێ بڵین ئاها چۆن بۆ نمونە ئەڵێ ئەم قەڵایە ئیفلان ڕۆمانیەکان ئەم بۆ نمونە ئاسارە ئی میسڕیەکانە ئەو هەڕەمە ئی میسڕیەکانە، بەڵام تاکە شتێک کە لەسەر زەوی خی گەورە هەی بێ ئێمە بڵین ئەمە ئیخوایە کتێب قورئانە کتێبە کاتە کتێب زۆر پیرۆزە لە لای خی گەورە. بۆی کاتێک کە باسی خوێندنەوە دەکەین خوێندنەوە لە لای خی گەورە زۆر پیرۆزە و ئەرکیشە مادەم گەلانێک بۆ چێژ و بۆ ئامۆژگاری و بۆ زانست پشت بە خوێندنەوە دەبەستن و سوودیشیان لێ بینیەوە ئەکید لەسەر ئێمەک، بەڵام بەداخەوە کە بینیت ڕێک پێچوانەکەیتی ینی ئاماری زۆر زۆر مەترسیدار هەیە لەسەر خوێندنەوە. ئەماژە بۆ ئەو دەکەن کە بەشێک لە وڵاتانەی کە لە ڕۆژ ئاوان تیدایان ساڵانە 30 کتێب دەخوێنێت باشە هەموو تاکەکانی هەونی و ئامارە وەرگیرەوە، بەڵام لە هەرێمی کوردستان بە هەموو وڵات عەرەبیەکان بە هەرێمی کوردستانیشەوە زۆر جار ئەڵێن بە 6 کەس بە 8 کەس لە ساڵێک دا کتێبێک دەخوێنێتەوە کارەسات. ئێمە لەو ساڵانە دیراسیەکمان کرد هەر لە مەجالی خوێندنەوەکە لە بەشە ناوخۆیی بۆمان دەرکەوت بە 8 کەس لە بەشە ناوخۆیی لە یەک ساڵدا کتێبێک دەخوێنێت کارەساتە بەڕاستی. ینی ئەو مەجالێک ئێمە پێویستە ینی خۆمانی لێ بێبەرینەکەین و پەنجە لەسە برینەکاندانین. ئێمە بۆ ئەو برینانە ئەو پرۆژەیەمان دامەزران خۆشبەختانە ینی پلان وەکو پرۆژەی چالاکردنی مێشک کە چۆن هەزاران کەس بەشداری کرد و پرۆژێش گروپ بە گروپ بەرەو پێشتر دەڵ و دڵنیام گروپی دوم زۆر باشتر بوو لە گروپی یەکەم ینی بەشداربوومان گڕۆتیم زیاتر بوو دڵنیاشم گروپی سێمیشمان زۆر باشتر دەبێت. خۆشبەختانە ینی ئەوەی کە ئەمە دڵمان پێی خۆشە لەو پرۆژانەوەی کە کاردانەوەی بەشدار بووان فیدباکەکان زۆر باشە و ئاوا ئەکادمیش لەسەر و بنەمایە دامەزراوە هەر پرۆژێک فیدباجی باش نەبێ ڕێگا پێ نادرێکەوە پرۆژێت درێژە بخایێت و ڕادەچێت. بەس ئەلحەمدولیلا ئێمە گروپی یەکەم و دووەم فیدباکمان زۆر باش بوو. ئێستاش لەسەر ئەم بنەمایە و بە ماندووبوونێکی سەختی مامۆستا ئاوات و ئەو ستافەی کە لەو پرۆژەیە ئیشێ دەکا ینی ئێستا ئەوە ڕاگەیەندراوە کە گروپی سێمیش دەست پێ بکە. خۆشبەختانە زانایان و شارەزایان دەڵێن 170 بۆ 180 ئەو زانیاریانەی کە ئێمە دەستمان دەکەوێت لە ڕێگەی کتێبەکانە. مرۆڤ ئەگەر بچێتە ئەو پڕی پێشکەوتن لە تەکنەلۆژیا نییە ڕۆژێک بێ پێویستی بە کتێب نەبێت. ئەو بەڵگەیە لەسەر ئەوەی کە تۆ ئەگەر دەتەوێت لە داهاتوودا ئەو بربەستانە تێپەڕنی ئەبێ خوێنەواری ئەبێ بخوێنیتەوە. ببوورن خوێنەواری هەر ئەوە نییە کە تۆ قەڵەم وەرەقەیەکت پێ بنووسی. خوێنەواری ئەوەیە کە تۆ لەو پسپۆڕی خۆت چەند زانیاری تێ چەند کتێبت خوێندوت. تاریخ سوێدان ئەڵێ یەک لە کەسەکان پێشنیار ینی CV وەردەگرێت بۆی کە لە پۆستێکا دایبنێن ئەڵێ 5 ساڵ ئەزمموی هەیە کەشی تر دێک لێی دەکات دەڵێ باشە ئەم کەسە 5 ساڵ ئەزمموی هەیە ئێوە ئەو ئیشەتان پێداوە لە کاتێکدا تەقدیمم کردووە 20 ساڵ ئەزممونم هەیە ئەمەتان وەرنەگرتووە. ئەڵێ هۆکارەکەی چی ئەوتان وەگرتۆ منتان وەرنەگرتووە. ئەڵێ کاکە تۆ 20 ساڵە هەر بە یەک شێواز دەرس دەڵێت و یەک کتێبت نەخوێندووە لە سام پرۆگرام یەک دەوراتت نەکردووە یەک بابەت ساڵی یەکەم وانە دووتۆ ئەزمموی 5 ساڵی بەڵام تۆ ئەزمموی 1 ساڵت وێ بەڕێزان ئەکێ ئەو کەسێک کە ئەو ساڵ 30 کتێب دەخوێنێتەوە جیاواز بێ لەگەڵ ساڵی پارکەیسی نەخوێنێت. ئەو کەسێک کە ساڵی داهاتوو 40 کتێب دەخوێنێتەوە بە دڵنیای خۆی هەست بخۆی دڵنیا بن کتێبێک و 2 کتێب و 3 کتێب و 4 کتێب لە تۆ ناگۆڕێ، بەڵام کە گەیشتە 100 کتێب و 200 و 300
ئیتر باسی دەکەین لە کۆتایی وێبینارەکە تۆ چەند کتێب بخوێنیتەوە ئەبیتە پسپۆر لەو وارەی خۆت و هیچ کەسێک لە وڵاتەکەی خۆت شان لە شانت نادا لەو مەجالە هەموو کەسێک ئەڵێن بڕۆ لای فلان کەس لەو مەجالەیە پسپۆر ئێمە دەمانێت بگەینەوە خۆناغ بەڕێزان لەو بابەتە ئێمە کە ئەوڕۆ قسەی لەسەر دەکەین خێرا خوێندنەوە یەکەم پێناسی دەکەین بۆ بابەتەکە دوایی باسی مێژووی قوتابخانەکانی خێرا خوێندنەوە دەکەین دوای ئەوە هەمێک باسی سوودەکانی دەکەین سوود و گرنگجی ئەم خوێندنەوە هەیە حەزەکە بزانێت باش هەر بەڕاستی سوودی و پرۆگرامە چێ بووە تۆ گەر قوتابی سوودی چیە بۆ تۆ گەر قوتابیشی زانکۆی سوودی چیە تۆ گەر مامۆستایەکی سوودی چیە بۆ تۆ گەر بەڕێوەبەرێکی یان هەر کەسێکی و کارامەیەکان چین ئەو سکیڵانە و کارامەیانە ئەو ڕاهەیە و تەکنیکانەی کە لەم پرۆژەیەدا هەیە چی ئینشاڵڵا بۆ دی قسەی لەسەر دەکەین مێژوو سەرهەڵدانی ئەم زانستە بۆ کەی دەگەڕێتەوە مناوێنەی زانست لە بەرەوەی بە هەزاران دامەزراوە هەیە لە دەرەوە کار لەسەرم پرۆژەی دەکەەوە ئێستا بۆ بابەتێکی سەرتاسەری وە لە وڵاتانی دەوروبەرمان بە کوێتیشەوە کە لێمان زۆر نزیکە بە ئێرانیشەوە بە تورکیاشەوە بە ڕوسیا زۆر بەوردی ئیش لەسەرم بابەتانە دەکەن و بە تایبەتیش ئەمریکا و وڵاتە پێشکەوتوەکان کاتێک کە باسی مێژووی سەرهەڵدانی دەکەین ئەگەڕێتەوە بۆ ئێڤلین هود یەکێک بۆ لەو کەسانەی کە لە سەرەتای ساڵی 50کان زۆر بە وردی کاری لەسەر ئەم بابەتە کردووە باش زۆر بە وردی کاری لەسەر ئەم بابەتە کردووە و کاتێک کە ئێمە باسی ئێڤلین هود دەکەین بڕێکمەکەم وەگەر هەر مشکلەیەکتانێت کە پێم بڵێن لە مەجای دەنگ لە مەجای هەر بابەتێکە مشکلتان هەبوو پێم خۆشە ئاگدارم بکەنەوە بە مەسجێکە گەرنا بەردەوام دەبین بە مایکێکە بکەمەوە ببورن چاتەکە بکەم بزانم چی چاتەکە دەکەم و تکایە ئەگەر کەسێک کێشەی هەیە لە هەر بابەتێکە یان لە دەنگیان لە هەر شتێکە بۆی ناوەناوەگەدار یەکتربین هیچ کێشەیەک هەیە لە ئێوە بەڕێزان دەنگت ئەوە ئێستا ئەوەی کاکە دەنگمان ڕاوەستێ باشە چەند کەسی کە کێشەی دەنگی هەیە ساس پڕ شەحنیشمان کردو مایکەکەمان ئەفۆن بالی کەم وتیش ئێستا بەڕێزان کێشەی دەنگمان هەیە بێ زەحمەت ئێستا باشترە بزانم ئێستا بەڕێزان بزانن بەڵێ چێ ئێستاگەر قسە دەکەم بەگشتی ئەو بەڵەیە بۆ چیە ینی بەڵێ سەد کێشە هەیە باشە مامۆستا یعنی ئێستا بەڕێزان بەردەوام بە بەڕێزان بەگشتی ئەگەر کێشەی دەنگمان نییە بینوسە زۆر باشە کێشە لە ئێوە شەی تر زۆر باش بەردەوام دەبین سلایدەکان جوانەیە ئێستا دێتەوە سەری خەمتان نەبێت چونکە ئەوم هین کرد ئێستا دێتەوە سەر باش ئەم سلایدەکان لە لای خۆم هەیە ینی دیارەکە بێتە سەری زۆر باشە ئێستاش سەوا خۆ چامان کرد لە ئێستا دەمەشکە قسەی لەسەر دەبا بڕۆ تۆزەشکە بزانی نەگاتە چی باشە بەڕێزان کە گەی باسی مێژوەکەمان کرد بۆ ئەو ئافرەتە دەگەڕێتەوە کە پەیمانگایەکی دامەزراند لەسەر خێرا خوێندنەوە لە سەرەتای ساڵی 50کان و لە زانکۆی
هارڤارد کاری لەسەرم بابەتە کرد و بە وردی هەوڵی ئەم بابەتە بناسیێنێ و سەرەتای سەرهەڵدانی خوێندنەوەی خێرا دەگەڕێتەوە بۆ سەرەتاکانی سەدەی 20 باشە کاتێک تەرکیزیان دەخستە سەر خولەک خێراترین خێرایی وشە 400 وشە بوو لە خولەکێکدا ئەو کات کە تەنها تەرکیز دەخرایە سەر ئەوەی کە هەوڵ بدەین لە ماوەیەکی کەم وشەی زیاتر ببینین ئەمە بۆ سەردەمێک بۆ سەرەتاکان 400 بوو لەبەرەوەی تەنها فۆکس دەخرایە سەر یەک بابەت ئەوش خێرایی بوو ئیتر ڕێخستنی کات بوو لە کاتێکی کەم ئێمە ئیسفادەمان لەوەش کردو بەڵام ئێستا سەدان تەکنیکی نوێ هەیە ئەکرێت ئیسفادەی باشی لێ بکەین بەڕێزان مێژووی خوێندنەوەی خێرا لە ساڵی 1960 بە دیاریکراوی ئێڤلین هود گەشەی بەم زانستەدا سەرنجی خستە سەر تواناکانی چاو بۆ بینینی زۆرترین وشە دوای ئەوەی کە ئیشمان لەسەر کات کرد ئەم زانان کاری لەسەر چاو کرد باشە توانای خۆی بگەینێتە 750 وشە لە خولەکێکدا کاتێک کە دەی خوێندەوە بەڵام تەکنیکی نوێ بە تەنها پشت بە تواناکانی چاو یان گرتنەوەی کات ناگرێت بەڵکو زۆر پشت بەوە دەبەستێت کە چۆن چاو لەگەڵ عقل واتە چیواتە ئەو بەشەی کە یەکسەر وێنەکە ئەبینێت تۆ بەبێ ئەوەی لێکدانەوە بۆ بکەیت و یەکسەر ماناکەی دەگاتە مێشک ئەوە بەهێزترین کارامەیی خوێندنەوەیە و ئێمە ئەمە لە بەڕاستی لە خێرا خوێندنەوە کە من ئەو بابەتی دەڵێمەوە بۆ ئاستی سەرەتایی ئیشمانە سەرەوە نەکردووە تا ئێستا بەستنەوەی چاو بە عقل لەبەرەوەی زۆر ینی ئەبێت تۆ لە ئاستێکی هەرە پێشکەوتو دابی بۆی لەسەم بابەتەیش بکرێ بەڵام ئیش لەسەرەوە دەکەین کە چۆن کات بگرینەوە چۆن خێرایی بینینیت باشتر بکەین چۆن بەکارێنانی پەنجانی هەموو ڕاهێنانەکانمان لەسەر کتێبە ئەکید ینی ئەوەی کە ئێستا لەبەردەستی ئێمەدا ئەتوانین بڵین کۆکراوەی سەدان ساڵی توێژینەوەی لەسەرم بابەتە و ئەوانەی کە کراوە ئێمە پوختەکەی ماخستۆتە ناو ئەم پرۆگرامێ و ئەوەی کە گرینگە لەو مەجاالەیە ئێڤلین هود بۆیە ناوبانجی دەکرد لەبەرەوەی جۆن ئیف کەنەدی فێر کرد زیاتر لە 800 وشە بخوێنێتەوە لە دەقەیەکدا ئێڤلین هود هەموو جارێک کە ڕەخنەیان لێ دەکرد لە سەم پرۆژەیە چۆنەوە ئەوهای پرسیار لە من مەکەم ڕۆ پرسیار لە جۆن ئیف کەنەدی بکەن کە قوتابیێکی خاصی من بووە ئەو ئەتوانێت ئێستا سەروی 800 وشە بخوێنێتەوە لە دەقەیەکدا و هەفتانە بە 2 بۆ 3 کتێب تاوا دەکەم پرسیار لەو کەم زانێت چیڵێ لەسەر پرۆگرام خۆشبەختانە ئەم ئافرەتە بۆتە ناوەندێک بۆ ئەوەی بەشێک لە سەرۆکەکانی ئەمریکا خۆیان و ستافەکانیان خێرا خوێن بێت جیم کارتەر یەکێکی ترە لەوانەی کە خۆی و ستافەکەی خێرا خوێن بوونە و هاوکات ریچارد نیکسۆن خۆی و ستافەکەی خێرا خوێن بوونە دوای خۆتان دەتوانن سەرۆک ڕۆسفێڵ دەتوانن ینی دیراسە لەسەری بکەن شتی زۆر هەیە لە گوگڵ و لەو بابەتانێک کە لە ناو ئەنتەرنێتدان لەسەر ئەمانە باشترین سەرۆکەکانی ئەمریکا بوونێنی زۆر قسەیان لەسەر نەبووە وەکو قسە ئەکرێ یەک دوانێکیان شتی غەڵەتیشان بەڵام جۆن ئیف کەنەدی ئەوانە زۆر کەم لەبەرەوەی کەسانی خوێنەوار بوونە لەبەرەوەی بەردەوام خوێندویانەتەوە بۆیە ئەکرێ بڵێن خوێندنەوەیکێک لەو شتانە ئەتوانێت کە سایەتیشی جوان بۆ تۆ دروست بکات لە داهاتوو بتوانیت ینی لەو شوێنەیان لەو پۆستێکەوەی دەگریت نمونەیەکی جوان تۆنی بوزانمانەیە کە مامۆستا و گەورەترین قوتابخانەی لە مەجای خوێندنەوەی خێرا و مایند مەپ و کۆمەڵێ بابەتی تر و لە مەجای مێشک و یادگەشت کە بەهێزترین قوتابخانە کە زیاتر لە 2 ملیۆن بەشداربووی هەبووە لە خولو دەوراتەکانی تۆنی بوزان بووە کە خۆی بەریتانیا 3-4 ساڵ پێش ئێستا وفاتی کرد و زیاتر لە 100 بۆ 150 کتێبیشی لە مەجای مێشک و یادگە و خێرا خوێندنەوە فۆتۆ ڕێدینگ و هەموو مەجالەکان هەیە ئەڵێ لە جیهاندا کەسانێک کەن فێر بوونە بە خێرایی بەغڵەت نووسی بە خێرایی بخوێنەوە ئەگەر تۆش بتەوێت ئەتوانی باشە کەواتە ئەتوانین بڵین لە کوردستاندا کەسانێکن لە ڕێگای پرۆگرامێکی لەو شێوە فێری بوونە کە خێرا بخوێنەوە وەگەر تۆش بتەوێت ئەتوانیت ئەمە قسەیەکە ئەبێ زۆر جار خۆت لەگەڵ خۆت بیکەی باشە من ئەگەر دەورێک بدینم خێرا بخوێنمەوە تێشی بگەم و تەرکیزیشم باش بێ بۆ ئیسفادەکەی چییە سوودەکەی چیە توانی خۆت پرسیار لە خۆت بکەیت خۆش بڵام دەیتەوە ئەمە لە ساڵی 2010 بەشێک ئەم ئەوەی وخشتەی لە بەردەمتانە بەشێک لە بەشدار بووانمان بووە لە ئینشاڵڵا کێشەی دەنگمان نییە مادەم مەسستانە ناردوویستان بەشێک لە بەشدار بووانمان بووە لە زۆر باشە مادەم کێشە نەبێ ئینشاڵڵا ئێمە بەردەوام دەبین لە ساڵی 2010 بۆ 2019
من گروپێکی خێرا خوێندنەوە وەرگرت کە بۆ توێژنەوەی زانکۆم کە ئەو کات مەرحلە 4 زانکۆ بووم لە تەربیە علم نەفسی زانکۆی سەلاحەدین. ئەم 4 قوتابیە ئیشم لەسەرکردن لەسەر ئەوەی کە قەناعەتم وا بوو کەم پرۆژەی توێژینەوەکەم بۆکو بەحث. ئەمە بەشێک لە قوتابی هەر 4 قوتابی بەشداریان تێدا کرد سێکەن. ئەمە خێرایی سەرەتایی 200 شە بووە یەکەم، خێرایی سەرەتایی 200 شە بووە لە خولەکێکدا. باشە دوایی بووە بە 620 ینی سێ هێندە زیاتر خێرایی و تەرکیز و تێگەیشتن، ینی بابەتێکمان داوەتێ لە سەرەتا دوایی لە کۆتایی دوای ڕاهێنان بابەتێکی ترمان داوەتێم زاریان بەو خێرایی خوێندوێتەوە پرسیاریشمان لێکردووە بە تەواوی تێگەیشتووە. 105 شەی خوێندێتەوە بەشدار بووی دووەم، دوایی بۆتە 242 شە. ئی سێمیان 185 بووە بە 476، چوارەم 195 بووە بە ئەوەندە، ئەوەندە بۆتە ئەوەندە سێکەن تا کۆتایی. باشە ئەمە نمونەی چەند ساڵ پێش ئێستامانە؟ نمونەی 5-6 ساڵ پێش ئێستا. ئەی نمونەی مانگێک پێش ئێستا. مانگێک پێش ئێستامان لە ئاواد ئەکادمی یەکێک لە گروپەکانتان پیشان دەدەم بۆی وەختمان زۆر لێ نەڕوە، هەمووی ناویشیانتیایە، دوای دەتوانن لە گروپی تەلەگرامەکە ناوەکانیشیان بدۆزن و پرسیاریان لێ بکەن ئایا شتانی مامۆستا بازیان داینابوو ڕاستە یان ڕاست نییە، ئەتوانن ئەرسکرینی ئەو وێنەیە بکەن بۆ ئەوەی وەکو بەڵگەیەک لەگەڵ خۆیان قسە بکەن و بۆی ڕاستی و دروستی ئەمانەتان پێ بڵێمە لە دەمی خۆیان و تێستی سەرەتاییان کراوە کۆتاییشیان کراوە. بۆ نمونە کاک ئەحمەد دڵشاد یەکێک بوو لە بەشدار بووانی گروپی یەک یان گروپی دوێ تێکەڵم کردوونە هەندێکم وەرگرتەوە نمونە بۆ نمونە 319 بۆ خێرایی بۆتە 666 لە سەرەتادا تێگەیشتی تەنها 120 بوو. کۆمەڵە پرسیارمان لێ کردووە لەسەر بابەتە یان لەسەر بابەتێک، بەڵام دوای بەرز بۆتەوە بۆ 150 لەگەڵ ئەوەی کە خێرایی زیادی کردووە تێگەیشتنیشی بەرز بووتەوە. ئەمە دەستکەوتەکەی لە مەجای ئەو پرۆژەیەکە ئێمە باسی دەکەین سێکەن، ینی زۆر جێی بایەخە تۆ جگەلەوەی کە خێراییت زیادی کردووە ئێستا تۆ هینیشت زیادی کردووە، ئێستا تۆ تێگەیشتنیشت زیادی کردووە. ئەمە زۆر ینی جێی دڵخۆشیە کاتێککە بەشدار بووێک بەشداریان پرۆگرامە دەکەم قسانە دەکە سیرکە هەر یەکێک لەم بەشدار بووانە بۆ نمونەی دووەمیان کاک عەلی 270 گوشەی خوێندوەوە خێرایی سەرەتایی، دوای بووە بە 700 تێگەیشتنی 140 بوو بۆرز بۆتەوە بۆ 170. یعنی چۆن ئەمە تێستی تێگەیشتنمان کردو بابەتێکی خوێندێتەوە کۆمەڵە پرسیارمان لەسەر کردو ئایا فڵان کەس کارێکتەرەکەی ناو ئەم بابەتی خوێنتەوە ناوی چی وەڵا ناوی ئەو بوو چ زلێشی لەبەر بوو ئەوە چی کرد ئەوەی کرد لەکوێ دانیشت بوو لەوێ ڕووداوەکەی چۆن دەجێڕا بەرهەمەکانی چ بوو ها لە دە پرسیاران حوتی زانیەوە بۆ ئێمە 170مان داوەتێ تێگەیشت. ئیتر بەگشتی ئەمانە ئاماری بەشێک لە بەشدار بووانن ئیمانگێک پێش ئێستا گروپی یەکەم و دووەمان. کاتێککە باسی خوێندنەوەی خێرا دەکەین خۆی باوەڕێکی هەڵەیە کە دەڵێن چەندە هێواش بخوێنینەوە تێگەیشتمان زیاد دەکات بەڵکو بە پێچەوانەکەی ڕاست. نمونە کاتێک کتێبێک دەخوێنیتەوە لە هەر سەعاتێکدا ببورن کاتێک کتێبێک دەخوێنیتەوە لە هەر سەعاتێکدا تۆ بۆ نمونە بتوانێت 30 پەڕ بخوێنیتەوە تۆ بەتە ڕۆژ دەتوانێت کتێبە تاوەکەی، بەڵام تۆ ئەگەر خێرا خوێن بیت و پرۆگرامێکی وات بینی بەرەم کتێبە توانێت بە 3 ڕۆژ 4 ڕۆژ تاوەکەی. ئەکید تۆ لە 3 ڕۆژدا کتێبێک تەواو بکەیت بابەتەکان لێکتر نزیکن، ئاسانتر دەتوانێت و بابەتی کە 3 ڕۆژ پێش ئێستا خوێنتە بیرت بکەوێتەوەی کە 2 ڕۆژ پێش ئێستا خوێنیت. ئەمە یەکێک لە خاڵە هەرە گرنگەکان کە لەو پرۆژەیە تامۆزرۆیت بۆ دروست دەکات حەدت بۆ خۆتە دروست دەکات. لە سەرەتایی خوێندنەوەی خێرا ڕوبەڕووی هەندێک بربەست و ناڕەحەتی دەبیتەوە، بەڵام ئەبێت باوەڕ بەوە هەبێت کە گۆڕانکاری گەورە لە خوێندنەوە ڕوو دەدات. پێویستە بەردەوام بیت لە ڕاهێنانەکان بۆ ماوەی زیاتر لە 5 هەفتە باشە لەگەڵ ڕاهێنانەکان بەردەوام بیت تا دەگەیت دەبێت بەخۆیکی جێگرێ. ئێمە ئاخری ڕۆژ ڕاهێنانەکانمان باسی یاساکانی بەخۆکردنی خوێندنەوە دەکەیت کۆمەڵێک یاسات بۆ دادەنێ ئیتر لەسەرەوە بەردەوام دەبی ساڵێکی ترێمە پەیوەندی پێوە دەکەین سەیر دەکەیت 40-50 کتێب بخوێنێتەوە لە ماوەی ئەو ساڵات. ئێمە یاسای بەخۆکردنمان هێراوە دەستبەرداری بەشدار بووە ناوی، بەڵام پێویستمان بەوە هەیە لەو 5 هەفتەیە بەشدار بوو لەگەڵمان بەشدار بێ هەفتەی سێوانەمانێ ڕاهێنانەکان بکات، دوای ئەوە لە کۆتایی هەفتە تێستێکی پێ دەکەین خۆی دەرەنجامەکان ئەبینێ. ئەوەی کە گرینگە بە پێی توێژینەوەکان لیزا
سی یەکێکە لەو کەسانەی کە پسپۆرە لە مەجای خوێندنەوە لە مەجای پسپۆری و بابەتانە ئەڵێ کاتێک ئەگەیتە ئەوەی 500 بۆ 1000 کتێب بخوێنیتەوە ئەو کات ئەبیت بە شارەزاترین کەس لەم بوارەی کە حەزت پێیەتی. بۆ نمونە تۆ دکتۆری ئەتێ ببیتە دکتۆرێکی نمونەی لە پسپۆڕێکی خۆ. ئەگەر تۆ بتوانیت تاوەکو پسپۆڕەکە تاوا دەکەیان تاوەکو دوای چەند ساڵێک 1500 بۆ 1000 کتێب لە پسپۆڕێکی خۆت بخوێنیتەوە تۆ بیتە سەرچاو هەموو دکتۆرەکان زانیاری لە تۆ وەردەگرن بۆ زۆرترین نەخۆش لە بەردەم عیادەکەت کۆ دەبێتەوە بۆ زۆرترین کەس سەردانی دەکە بۆی گرینگە کاتێک کە باسی خوێندنەوە دەکەین بۆچی گرینگە بەپێی دیراسەکان ئێمە باسی زیرەکی دەکەین کاتێک کە باسی زیرەکی دەکەین لە 100 کەس 34 بە 34 کاتچەند ئەکات 68 کەس 168 خەڵک زیرەکیان لە بینی 85 بۆ 150 دەیە ئەو کەسانێک کە دەخوێننەوە ئەگەر زیرەکیان بۆ نمونە 87 بێ برز دەبێتەوە ینی بۆ نمونە تۆ هەفتەی کتێبێک دەخوێنی تۆ دوای 2 ساڵی کە لەوانەیە 87 ببێتە 100 زیرەکی تۆ دوای ئەبێتە 110 ینی ئاهات ئەکرێت خوێندنەوە کاریگەری هەبێ لەسەر زیرەشی لەسەر ئاسی ڕۆشنبیری تۆ بەرز بکاتەوە بۆ نمونە ئاستی ڕۆشنبیری لەسەر چی پێوانەیە کراوە لە وڵاتە ئەوروپیەکان لە 100 کەسیان پرسیوە کە بۆ نمونە سقرات چێە میزانوێت سقرات یەکێکە لە مامۆستایەکانی یۆنان لەسەر فەلسەفەکاری کردو لەسەر ئەم بابەتە قسەی کردو لەسەر ئەم بابەتە قسەی کردووە بەڵام لەناو وڵاتانی وەکو ئێمە لە 100 کەسی بان پرسیوە بۆ نمونە یەک کەس زانیوێت یان یەک کەسیش نەیزانیوە کە سقرات چێە و خەڵکی ئەوەیە زیرەشی تۆ دیاری دەکات تۆ دەخوێنیتەوە ئاگات لە خۆت نیە ڕۆژانە سەعاتێک دەخوێنیتەوە ئەم زانیاری گشتیانە دەست دەکەوێت ئەنیشتاین چێ و ئەوە چێ و فڵان زانست چیە و تیۆری ڕێژەیی چیە و فڵانشت چیە ئەمە پێی دەوترێت بەرزکردنەوە ئانی ئەکری یارمەتیت بدا بۆ ئەوەی تۆ IQ لە ڕووی زیرەشیەوە وردە بسیتە پێش ئەکرێت بڵێن خوێندنەوە ئەگەر تۆ بەس شێوازێکی دروست کاری لەسەر بکەیت ئەگەیتە ئەو خۆناغی کە ساڵ بە ساڵ و ئاستی ڕۆشنبیرت باشتر دێت نازاندنی گشتی ئەم پرۆگرامە چییە خۆی لە 5 هەفتە پێکاتەوە هەفتەی یەکەم حەوت کارامەیی تێدا هەموو لەسەر خێراییە چۆن خێرایی بینینت باشتر بکەیت چۆن خێرایی گەیاندنی وشەکان بە چاوت و لە چاوتەوە بۆ مێشکت زۆر ئیش لەسەرەوە دەکەین هەفتەی یەکەم بەشدار بوو زۆر ناڕەحەتە بۆی کە ئایا دەڵێ ئەمە ئیسفادەی چییە بەڵام ڕاستە و خۆ کە کەوتە ناو هەفتەی دووەم کە کار لەسەر ینی تەرکیز دەکەیت کەس بۆ دەکات کە هەفتەی یەکەم چەند سوودی لێ بینیەوە بۆ ئەوی تەرکیزی باشتر بێت تەرکیز باشترکردنیانی چی ینی ئەوەی کە تۆ لە سەعاتێک خوێندنەوەی کتێب 20000 خەیاڵت دەڕوا ئێستا خێراییەکە لەگەڵ تەرکیزەکە وای لە تو کردووە 5000 خەیاڵت بڕوە 4000 خەیاڵت بڕوە بۆیە تێگەیشتنت باشتر دەبێت لە کتێب هەفتەی سێم ئیش لەسەر تێگەیشتن دەکەیت کە تۆ ئەتێنشنت باش بوو بەهۆی خێراییەوە کۆنسنتریشن تەرکیزت باش بوو باشتر لە بابەتەکان تێدەگەی یەکەم کەناڵ بۆ وەرگرتنی زانیاری چاو خێراییە چۆ بە خێرایی شتەکان بگەینیتە چاوت کە کەناڵی یەکەمی وەرگرتنت باش کرد تەرکیزت باش بوو باشتر لە بابەتەکان تێدەگەی بەراورد بە کەسێک کە توانای بینینی باش نییە وە چوارەم ئێمە کار لەسەوە دەکەین چۆن زانیاریەکان بەیادت بسپێری دەڵێن یاڵە دقیق بخوێن دوای دقیق دەڵێن یاڵە کتێبەکەت دابنێ بە قەڵەم وەرەقێکەوە بیرت ماوە بینیسەوە یعنی هەم فێرت دەکەین زانیاریەکان بەیادت بسپێری هەم ینی بیکەیتەوە سەر کاخەس ئەمە ڕۆژ بە ڕۆژ باشتر دەبی و کتێبەکانش کتێبی دڵخوازی خۆتن بە ئارزوو خۆت کتێبەکان اختیار دەکەیت ئەوە کارامەیمانێ لەسەر ئەم بابەتەش و هاوکات ڕۆژی نوێم و ڕۆژی دێم کە هەفتەی پێنجەم دەکە کارامەی بەخۆکردنی خوێندنەوەی ئێمە کۆمەڵی کارامەی لە تودا دروست دەکەین وا لێ دەکەین ڕۆژانە 15 خولەک بخوێنیتەوە هەموو هەفتەی 6 کتێبێک تاواوکە کە لە پێشووتردا تۆ بە سەعاتێک 15 پەڕت پێ نەدەخوێندراوە ئێستا توانیت لە ماوەی 15 خولەکدا 15 پەڕ بخوێنی و 16 پەڕ بخوێنیەوە هەمان بۆ 32 پەڕی خوێندوتەوە لە ماوەی 15 خولەکدا هەموو هەفتەی توانێت کتێبێک زۆر بە ئاسانی تاواو کە لە ساڵێکدا 50 کتێب تاواو ئەمە زۆر گرنگە ئێمە گروپێکیشمان هەیە لە تەلەگرام ئەو بەشداربوانێکی هەفتانە کتێب دەخوێننەوە ئینشاڵڵا ئەنی هەموو بەشداربوانێک جارێک گروپی یەکەم و دووەم لە بەرنامەماندایە بخەینە ناو گروپە هەفتانە دەڵێ من ئەو کتێبم خوێندوتەوە ئەو نامیشانەکەی بۆ ئەمە ئەو کۆهاندانێک لە کۆتایی ساڵدا ڕێ من چ کتێبم خوێندوتەوە لەمەش لەگەڵیان دەبین و هەوڵ دەدەین گروپێکی تریش دابنی لە داهاتوو بەس تەنها ئەو کتێبە دەنجیانە ئەو کتێبانێک کە بە PDF هەیە لە کۆیان بکەینەوە بۆ ئەوەی زۆرترین بەشدار بوو سوود لەم
پرۆژەیە وەربگرێ. ئەمە وەکو کارامەیی. شتێکی تر هەیە لە ناودۆرەکە ئەوش پێ دەوترێت بەها. باشە، پرۆگرامە چ بەهایەک دەدات بە بەشداربوو. یەکەم بەها زیادکردنی خێرایی خوێندنەوە لە 1 تاوەکو 3 هێندە خێرایی زیاد دەکات. ئەگەر تۆ دوهام بینیتان 200 بۆ 600 خێرایی زیاد دەبێت و زیادکردنی تەرکیز و چارەسەری خەیاڵ ڕۆیشتن بە هەمان شێوە لە 1 تاوەکو 3 هێندە. یعنی تۆ ئەگەر 20,000 خەیاڵ دوڕە لە ساعاتێک لە دویان پرۆگرامە لەوانەیە ببێتە 10,000 ببێتە 5,000 ببێتە 6,000 بە گوێرەی ڕاهێنانی تۆ. بەرزکردنەوەی ئاسی تێگەیشتنی تۆ ئەگەر تۆ تێگەیشتنت 130 بێ ئەبێتە 140 150 160 سندێک جاریش دەگاتە 180. چارەسەری ماندووبوون و بێتاقەتی و بێزاری لە کاتی خوێندنەوە. تۆ ئەگەر پێشووتر کتێبێک 1 ساعت سیپەڕت خوێن بێتەوە، ئێستا لە دوای ئەم پرۆگرامە توانین بە 15 خولەک 2 هێندە پەڕەکان بخوێنیتەوە. ئاکید بەشدار بووشمان هەیە و ڕۆژانە ئێمە لە ئاواد ئەکادیمی ڤیدیۆی بەشداربووەکانماندا دەنین و خۆیان قسە دەکەن و ڕاستیان پرۆگرامە دەسەلمێنن. دروستکردنی تامەزرۆی بەرهەمداربوون لە خوێندنەوە مەشقاڵێکی ترە زۆر ئیشی لەسەر دەکەین چۆن بخوێنیتەوە و حەزت لێ بێ و بتوانیت ئەوەی کە خوێندوتەوە بیکەیتە چالاکیەک وەکو ئێمە وێبینارێک بکەیت بۆ خەڵک، یان لە بەرنامەی تەلەڤیزۆنیا سیمینارێک بۆ قوتابیەکانتی پێ بکە، یاخود مامۆستا داوای چالاکیەکە لێ دەکات تۆ بتوانیت ئەوەی خوێندوتەوە بیکەیتە ڕاپۆرتێک سیمینار. هەر یەکێک لەمانە ئەمە ئیش لەسەر ئەوەش دەکەین بە تایبەت بۆ قوتابیانی زانکۆ. بەکارهێنانی یاسا و مایندمەپ لە کاتی خوێندنەوە و لە دوای خوێندنەوە. چۆن مایندمەپ بۆ کتێبێک دروستکە بۆی دوای 10 ساڵی کە ئەم مایندمەپی ڕاستەوخۆ کتێبەکەت بیت بکەوێتەوە پوختەی کتێبەکە بخەیتەنەوە. بە تایبەت بۆ قوتابیانەی کە بابەتێکیان هەیە لە زانکۆ بە شێوازی مایندمەپ بخوێنن زۆر بە ئاسانی بابەتەکانیان بیر دەکرێتەوە بۆ توانن دەرەجەی زۆر باشش بێنن و بە تایبەت بۆ پۆلی دوانزەکانیش دە و یانزەکانیش زۆر ئیسفادە لەوە دەکەن و بابەتانی کە شەرحیات بەخۆکردی خوێندنەوەش زۆر بەوردی ئیشی لەسەر دەکەین. پرۆژەی خوێنەری بەرهەمدار ئامانجێکی هەیە. ئامانجی ئەم پرۆژەیە چیە؟ خێراتر و زۆرتر فێربی. چۆن هەوڵدەی خێرایی زیاد بکە لەگەڵ زیادبوونی خێرایی و فێربوونیشت زیاتر بی. یعنی ئەمە زۆر گرینگە بەڕێزان. تۆ بتوانیت لەگەڵ ئەوەی کە خێراییت زیاد دەکە ئەها بەشدار بووە خێراییەکەی بۆتە 3 هێندە لەمان کاتدا تێگەیشتنیشی لە 120 بۆ بە 160. ئێوە زۆر گرینگە. ئاکید بنەوە هەر قسەی زارەشی نیە ئێمە باسی دەکەین. بەشدار بوو خۆیان قسەیان لەسەرەوە کردووە کە ئیسفادەیان کردووە. خاڵێکی تر هەرەوەتان بیر دێنمە وەکو پێناسەی کە تۆنی بوزان دەڵێ لە جیهاندا کەسانێک هەن فێر بوونە بە خێرایی بخوێنەوە ئەگەر توش بتەوێت ئەتوانیت ئەکید بەتوانیت. ینی زیاتر لە 100,000 200,000 بەشدار بوو لە هەموو نییە بەشداری پرۆگرامی خێرا خوێندنەوەی تۆنی بوزانی کردو کەسدا وفاتی. ئەمە خۆم توێژینەوەکم لەسەرم پیاوە بۆ زۆر بەوردی ئیشم لەسەر ئەوە کردو کات چی بەلایەوە گرنگ بە هەموو شتە جوانەکانیم پیاوەم لەناو ئەو پرۆگرامی ئاواد ئەکادیمی کۆ کردوتەوە و کۆمان کردوتەوە ببورن هەر خۆمان نا. ینی ئەمە دیراسێ بە تیم کراوە و پێناسەیەکی زۆر قەناعەتم پێ هەیە ئەوەی خوارەوە. هونەری خوێندنەوەی خێرا بریتیە لەوەی کە خێراتر تێپەڕیلەوەی کە دەیخوێنیتەوە. واتە تۆ فێر ببی بە تەکنیک بە ڕاهێنان بە بەردەوام دووبارەکردنەوەی بەشێک لەو ڕاهێنانانەی چاو فێری ئەوە ببی ئەگەر کتێبێک بە 6 ساعت دەیخوێنێت ئێستا بە 5 ساعت بخوێنیتەوە. ئەمە هونەرە، ئەمە تەکنیکە، ئەمە ئەو بابەتەیە کە ئێمە ڕوحی پرۆژەکەمان لەسەر ئەم بابەتە هەڵچنیوە. ئامانج و سوودە گشتیەکانی ئەم پرۆژەیە چیە؟ بزانین ئامانجەکانی چی و سوود بەگشتی چەند ئامانجێکمان. یەکەم ئامانج باشترکردنی خێرایی خوێندنەوە بۆ زیاتر لە 150 لانی کەم هەر بەشدار بێت بەس لەوانەکان لەگەڵمان بەشدار بێت بەس بتوانێت ڕۆژانە 10 خولەک ڕاهێنان کە لانی کەم خێراییەکەی 2 هێندە زیاد بێت 150 زیاد دەبێت ئەگەر 2 هێندەش نەبێ ببورن. ینی تۆ بۆ نمونە ئەگەر 100 دەخوێنی تۆ لە دەقەیەکدا دڵنیا بە لە دوای ئەم پرۆگرامە ئەبێتە 150. ینی بەشدار بوومان نەبووە 100 بخوێنێتەوە ببێتە 80 لەوانەیە حەبێ کەمەکەی لە 100 بۆ بێتە 130 زۆر بێ بەشدار بۆکانانە هاوە بۆ بەڵگەشت پشت ڕاستکردنەوەی قسەکانی خۆمان سیرکەنەوە ئاماری خۆم پێشم بتوم سکرینیکەن ئەو ئاماری بەشداربووان ئادەی بەشداربوو یەکم لەو بەشداربووانە بۆ بدۆزنەوە لە 40 کەمتر گەشەی کرد بێ یەک بەشدار بووم بۆ بدۆزەوە نییە ئیلان تێیدا 300 گەشەی کردووە تێیدا سەروی هیچی لە 150 کەمتر نیە تەنانەت بەشدار بوومانەیە 50 ساڵ 6 ساڵ باشە. بۆ نمونە
دکتۆرە پەیمانێکێکە لە دکتۆرانەی ئەوەی کە 1992 شەیە بۆتە 400 لەوانەیە خۆشی لێرە ئامادە بێت. دکتۆری بۆردە لە نیوزیلەندا لەگەڵمان بەشدار بوو، ینی کە دکتۆر بە تەمەن شتیش نازانم، بەڵام تەسەوڕ دەکەم سەروی 45 ئەوانە خۆی باسی ئەوەی دەکرد کە من بەهۆی ئەوەی کە ماندووم یان مەجالم کەمەوانە ڕاهێنانەکانم کەم کرد و بزانن چەندیش گەشەی کرد زیاتر لە دوی هێندە لە 1992 بۆ بۆند. ئەوە بەڵگەن و ئەوانش ئی توێژینەوەکەمانە 8 ساڵ پێش ئێستا بە هەما شێوەیەک، بەڵام ئەمە زۆر پیانەوە ماندوو بوو. بەس الحەمدولله ئەوە بەرهەمەکەی ئەوەیە ئێستا ئێمە بەتوانین خۆم لەگەڵتان ڕاهێنانەکەم دەکەم لەناو بۆ بەڕێزان ئێمە هەر ئەوە نا ئێمە کۆمەڵە وێبینارمانەیە پێشووتر دامان ناوەوانە بە فری نەتوانی سەیری وێبینارانەکەی زۆر سوودی لێبینی تەکنیک تێدا هەمووی لەوانەیە ئێمە 125 ئەو تەکنیکانێک کە لە ناو پرۆژەکە هەیە بتوانین ینی لە ڕێگای وێبینارە و سیمینارانە بە ئێوەی بگەێنین، بەڵام ئەو سیمینارە لە بەرەوەی گشتی ناساندنی پرۆژەکە بەخۆکردنی خوێندنەوە لە پێشووتر کۆمەڵێک وێبینارمان هەیە لە یوتیوبەکەی ئاواد ئەکادمی هەیە. ئەگەر تۆ توانادنی و لە پرۆژەکەمان لە ڕووی سعرەوە ینی زۆر هەرزانە لەوانەیە ئەو پرۆژەیە هەموو سعرەکەی هێندەی کڕینی چەند کتێبێک بێ مەداشکانێکی زۆر تایبەتمان کرد دوای لە توانن لە حیساباتی ئاواد ئەکادمی بپرسن. بۆیە کاتێککە باسی خێرایی دەکەین چۆنێتی بێزکردنی ماسوولکەی چاوی خەمدار ئیش لەسەرەوە دەکەین کە چۆن ماسوولکەی چاوت بێز توانای بینی باشتر بێ و دوای ئەوە هەم بۆ نمونە سنووری ستونی چۆن ماسوولکەکانی چاوت کە دوو ماسوولکەی سەرەوە ستونینە دووش لەو تەنیشتەمە ماسوولکە دوو لێرەنە دوو لێرە ئێمە بە ستونی تەمرین بە چاو دەکەین بە ئاسۆیش تەمرینی پێ دەکەم یەکێک لە ڕاهێنانەکانە و ئەمە ڕاهێنانێکی ترە بە شێوەی ئاسۆی. ئێمە لەو ڕاهێنانە بۆ نمونە سەیری ژمارە 5ەکە دەکەیت لە ژمارەیەک تاوەکو ژمارەەوە دەدۆزیتەوە نابێت چاو دەزە ژمارە 5ەکە لابسێ ئمە بۆ ئەوەی توانای بینینی وشەکانت زیاتر بێ غێمیەتی کەمتر بێتەوە لە چاوت مێگا پێکسڵی چاوت ڕوونتر بێ و بە زمانە هینەکەی خۆی خوێندنەوە. ئێمە سێ جۆر خوێندنەوەمانەی خوێندنەوە بەدەنگ کە هەر کەسێک بەدەنگ بخوێنێتەوە ناتوانێت لە 300 زیاتر بخوێنێتەوە. ئێمە ئەوانەی کە دەنگ خوێن هەمووی لە ماوەی 5 هەفتەدا دەنگ خوێنیەکەیان پێتەرێک دەکەین دایانکەینە چاو خوێن چۆن بۆ نمونە هەر خۆت نائاگایی لەو 5 هەفتەیە کە تەمرینمان لەگەڵ دەکەی ئەگەر دەنگ خوێنیە بیتە چاو خوێن بۆچی مامۆستا من بەدەنگ مرتاحترم باش نییە ئەگەر بەتایبەت تۆ پۆلی 12 ئەگەر بتوانین لەو 5 هەفتەی واز لەوە بێنی لەبەرچی لەبەرەوەی بۆ نمونە سیارەیە گەگەر دەنجی زۆرتر بێ ئەکید بەنزینی زیاتر سرت دەکات بۆیە وزەی زیاتر سرت دەکەی زووتر ماندوو دەبی. بەپێی توێژینەوەکان هەر کەسێک کە دەنگ بەکاردێنێ لە کاتی خوێندنەوە یەکەم جار وزەی چاو سرف دەکات دوای ئەو دەنگە وزەیەشی ترە ئەو دەنگە دەچێتەوە ناوژێ 4 وزە سرف دەکات تاوەکو زانیاریەکان دەگاتە مێشتی. ئێمە ئەو وزانت بۆ دەگەڕێنینەوە بەپێی توێژینەوەکان کەسێک کە بە چاو بخوێنێتەوە و ڕاهێنان بە چاوی بکە ئێمە ڕاهێنان دەکەین لە ڕێگای کۆمەڵ تەکنیکی تایبەتەوە ئەوش بەکارهێنانی ئاماژەیە بەهێزکردنی ماسوولکەکانی چاوە تۆ توانی خێراییت لە 200 بۆ 600 بۆ 800 بۆ 900 هەندێک جار سەروی ئەوەشەوە بەشدار بوو هەیە لە قوتابیەکانی تۆمی گوزانی گەیشتوتە سەروی 1200 لە دەقەیەکدا بەست چاو و خێرایی کەواتە ئەتوانین بڵێن خێرایی چاو دەهێندەی دەمولێەوە یعنی ئەو کەسێک کە بە دەنگ دەخوێنێتەوە بەڵام ئەو کەسێک کە بە چاو دەخوێنێتەوە خێرایەکەی دەهێندە زیاتر بۆ کەسەشی کە بە عاقڵ دەخوێنێتەوە باسیەوەمان کرد بەستنەوەی چاو بە عاقڵ ئەمە یەکێکە لە خاڵە هەرە گرنگەکان کە تۆ گەیشتیتە ئەم قۆناغە گەیتە لووتکەی زیرەشی لووتکەی پێگەیشتن. بەڕێزان بەشێکی تر لەم پرۆگرامە کە کاری لەسەر دەکەیش بەهێزکردنی تەرکیز و ماندوونەبوونە لە کاتی خوێندنەوە زۆر بە وردی باس ینی خۆت لە دوای خێرایی ڕادەی لەسەر ئەوەی ئەگەر پێشووتر لە کاتی خوێندنەوەی کتێب ڕاستەوخۆ خەیاڵت دەڕۆی ئێستا فێر دەبی کاتێکی دیاریکراوە تێ لەو کاتە کتێبەکە دەخوێنیتەوە بۆ وە کەمترین خەیاڵشتی تێدا بڕەوە و ئێستا باشترین تەکنیکیش بۆ کەمکردنەوەی خەیاڵ ڕۆشتن توێژینەوەکەی دکتۆر ڕیتا کاوەشیمەیە کە ئێمە لە پرۆگرامەکە باسی دەکەین ئەویش ئەوەیە کە دەڵێ ینی ئەمە هەڵەیە تۆ بڵیت وەڵی من دەچم یەکسەر کتێبێکی قورس دێنم دەیخوێنمەڵێم ئەو کتێبە قورسانە کە دەیخوێنیت و مێشکت ماندوو دەکات و وا دەکات خەیاڵت زیاتر بڕۆ ئێمە بەشتی ئاسان دەست پێ دەکەین دوای وردە ئاچیتە ناو ئەو شتە قورسانە و ئاڵۆز و فکریانەشەوە توانی زۆر باش لێیان تێ بگەیت. باشترکردنی توانای تێگەیشتن و وەرگرتنی زانیاری لە 120 بۆ 160 بۆ 180 و تێستمان هەیە مەرسە و بابەتە
هەر بەشدار بێک لە سەرەتا تێستی خێرایی دەکات، تێستی تێگەیشتن دەکات بە خۆش کە خێرایی باش بوو و تەرکیزی باش بوو کە گەیشتە قۆناغی تێگەیشتن خۆی ئۆتۆماتیشی باش دەبێت. گەیشتن بە حاڵەتی چێژ و تامۆزرۆی لە خوێندنەوە مەخاڵشی زۆر گرنگە. ئێمە دوای ئەوەی کە تۆ سیر دەکەی ئێستا خێرایی دوو هێندە زیادی کردەوە بدە و تامۆزرۆیت بۆ خوێندنەوە بۆ دروست دەبێت، حەزت بۆ دروست دەبێت، ئێمەش دەکەینە سەر سکەکە وا تێ دەکەین، یعنی وەکو پاڵنەرێک بتوانی دەست بکەی بە خوێندنەوە لە دوای ئەمە. و دوای ئەمە تۆ فێر دەبێت خوێندنەوەی کتێبێک لە هەفتەیەک بۆ ئاستی سەرەتایی وە لە 3 ڕۆژدا بۆ ئاستی پێشکەوتوو. واتە ئەو کەسان ئێستامە دکتۆرە پەیمان وتی من توانی ومە بگەماوەی ئێستا 32 پەڕ بخوێنەوە لە ماوەی 15 خولەکدا. 32 پەڕ لە ماوەی 15 خولەکدا ئێمە بۆ بەشداربووانمان گوتمان باشە ئەگەر تۆ بەردەوامی لەسەرەوە دەگەیتە چی. بۆ نمونە دکتۆرە پەیمان ئەتوانێت کتێبەشی 200 لاپەڕەیی تەواو بکە لە ماوەی هەفتەیەکدا. ئێمە ئەحساسێکی زۆر خۆشە لە کاتێکدا ئەیوت پێشووتر من نەمدەتوانی 5 پەڕ 6 پەڕش بخوێنەوە لە ماوەی 15 خولەکدا. ئێستا گەیشتمەتە ئەوە وعد دەدەم لە ئەو ڕۆ دەست بکەم بە خوێندنەوە هەموو ڕۆژێ 15 خولەک دانێن بۆ خوێندنەوە. مادەم من بتوانم بەهۆی 15 خولەکەوە هەموو هەفتەی کتێبێک تەواو بکەم ئەوە زۆر بۆ من مهمە. ئیتر ئەوە بۆ ئێوەش هەر ڕاستە. بەڕێزان دەستکەوت لە خوێندنەوە تۆ دەستکەوت پەیدا دەکەی 3-4 خاڵ هەیە لە خوێندنەوە زۆر گرنگە. تۆ یەکەم جار زانیاری کۆ بکەیتەوە بۆ ئەو زانیاریانە حەزی لەگەڵ بێت، چێژی لەگەڵ بێت و دڵت پێی خۆش بێت. دوای ئەوە ئەو حەز و خۆشی و کۆکردنەوەی زانیاریانە بتوانی سوود بگەێنی بە خۆت و بە دەوروبەر. بیکەیتە سیمینار و بۆ برادەرەکانت، بیکەیتە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی، بیکەیتە وێبینارێک لە ئاواد ئەکادمی پێشکەشی بکەیت. گەیشتیتە ئەم خاڵە ئێمە بخۆم دوای ئەوەی کە چەند دەورەیەکم بینی لەسەر خێرا خوێندنەوە چووم بخۆم بێ بەرامبەر دەورم بۆ قوتابیان دەکردەوە. دوای ئێوە وردە کە تۆزێک زانیاری زیاترم هار دەورە بۆ دەورە زانیاری زیاترم بۆ دەکردەوە، کتێبی زیاترم لەسەر دەخوێندەوە کە گەیشتمە مەرحەلە 3 مامۆستا وتی حەزەکەی توێژینەوە لەسەر چ بێت و خێرا خوێندنەوە نابێ و ئەوها قەنەعەتم پێ ناکە توێژینەوەکەم لەسەر ئەوە بێ. ئیتر یەک لە دکتۆرەکانیش ڕازی بوو لەوەی ببێتە مشرفی توێژینەوەکە. مەبەستم لەوە چییە کە تۆ زانیاریت کۆ کردەوە، حەزت هەبوو، سوودت گەیاند بە دەوروبەر، دوای ئەوە بیرۆکەت بۆ دێ کە بیرۆکەت بۆ هات وردە تۆ دەبیتە خاوەن ئیشی خۆت، ئەبیتە خاوەن دەستکەوت. و ئێستا ئەو پرۆژەیە کە ئێمە مەسەل ئاواد ئەکادمی لە مەجای خوێندنەوەی کردومان ئێمە گە بیگەێنینە 10,000 کەس، ینی بۆ پلانە هاتوونێتە ناوەزعەکە، بۆ ئامانجە هاتوونێتە ناوەزعەکە. ئەکید ئەمە لە زۆر ڕۆ ئیسفادە دەکەین. 10,000 کەس لە کوردستان فێری بکەیتە سەر سکەی خوێندنەوە ڕۆژانە بخوێنێتەوە. ئەکید ئەمە لە ڕووی ناوبانگە بۆ ئێمە زۆر مهمە. ئەمە لەوانەیە بتوانین دەیان کتێب چاپ بکەین لەسەر ئەم بابەت، لەوانەیە بتوانین لە ڕووی مادیش و ئیسفادێکی باش بکەین و بینایەکمانە بێ و کاتە لەوێ ئیشەکانمان جوانتر بکەین، بتوانین ستۆدیۆیەکی باشترمانە بێ. ها مەبەستەکە لێرە چییە؟ تۆ کاتێک کە زانیاریت کۆ کردەوە کە حەزت بۆ ئیشەکەت هەبوو کە سوودت گەیان بیرۆکەت بۆ دروست دەبێت، جار بەجار بیرۆکەی زیاتر. یعنی ئێستا باوەڕکەن ئەگەر بگەینە 10 گروپ 12 گروپ لەم پرۆژەیە، یعنی فکرمان هەیە لەسەر ئەوەی کە بتوانین بۆ منە خێرا خوێندنەوەمانە بێ بۆ منداڵان، خێرا خوێندنەوەمانە بێ بۆ قوتابیانی ئامادەی خێرا خوێندنەوە، ئەفوان پرۆژێ خوێنەری بەرهەمدارمان هەبێ بۆ قوتابیانی زانکۆ، پرۆژێ خوێنەری بەرهەمدارمان هەبێ بۆ ئەوانەی کە خوێندن تەواو دەکەن و لە پیشەیەکا کار دەکەن. تر بەگشتی ئەو مەجارانە ئەگرێت سوودی باشی لێ ببینی. و لە هەمووشی گرنگتر دەستکەوت لە خوێندنەوە مە خوێندنەوەی چالاک لە ناو پرۆژەکە دەخوێنێت چۆن ببیتە خوێنەرێکی چالاک یانی چی؟ یانی ئەوەی کە خوێندووە تۆ بتوانی بۆ خەڵک باسی بکەیت و بیکەیتە ڕاپۆرت لە زانکۆ بەکاری بینی، ئەوەی کە خوێندووە تۆ بتوانیت لە تاقیکردنەوەکان دەرەجەی پێبینی. خوێندنەوەی قۆڵ چۆن بە شێوەیەکی قوڵ و دیراسی و فەلسەفی بخوێنیتەوە، یاساکانی خوێندنەوە تۆ ئەگەر یاسای خوێندنەوە نەخوێنیت نەزانیت تۆ لەوانەیە دوای 2 ساڵ پەشیمان بیت بە هەموو تەمەنت خۆزگەیەوە بخواز کتێبەکەت نەخوێن بە بەخۆکردنی خوێندنەوە کە یاسای 15 خولەکیە ئێمە لە کۆتایی ڕۆژ بەشداربوانی لێ. بەڕێزان هەندێشت هەیە ناتوانین بەوەردی بچینە ناوی، بەڕاستی هەندێک بیرۆکە هەیە، ینی زۆرجار مشکلەمان بۆ دروست بووە لەوەی کە زۆر بەوردی هەموو شتەکان باس بکەین، بەس ئەوەندەی لە تواناماندا بێ ئینشاڵڵا بە زیادەوە بۆ ئێوە باسی دەکەین. بەڵام هەندێشت هەیە ئینشاڵڵا پڕمانکەن لەوەی کە هەر ئەوەندە سەڵاتمان هەیە زانیاری بدەین لەسەر پرۆژەکە.
بەڕێزان چیتر ماوە بزانم دەگەینە تقریبان کۆتاییەکان بەستی هەبێ حەزەکەم لەسەر ئەمە پێتانی بڵێم خەڵێکی تر لەو مەجالە کە ئێمەیشی لەسەر دەکەین ئەویش پاراستنی کاتە لە خوێندنەوە تۆ کاتێککە بەشداریان پرۆژەی دەکەەوە حەزەکەی لە خولێکی بەڕێوەبردننی کاتدای دەقە لە لای تۆ زۆر زۆر گرنگ دەبێت و دەستکەوتی هەیە و دوای ئەو فێر دەبی وەکەوەی کە پێم وتن لەوانەیە پێشووتر لە سعاتێکە ناتوانێت 15 پڕ بخوێنیتەوە بەڵام لە کۆتاییان پرۆگرامە فێری ئەوە دەبێت کە ئەگەر 15 خولەکیش بخوێنیتەوە تۆ ئەتوانیت هێندەی سعاتێک بەرهەمت دەبێت بۆیە کات زۆر لەم پرۆژەیە گرنگ دەبێت ئەمە یەک لەو مامۆستایانەیە دکتۆرانەی کەم زۆری سوادەم لێ کرد لە سلێمانی لە هۆتێلێک لە ساڵی 2019 بوو دکتۆر محەممەد سەیدا کێکێکە لە باشترین ڕاهێنەرەکانی مەجای مێشک و یادگە و خێرا خوێندنەوە و بەشداریمان لە پرۆگرامەکەی کرد و ئەتوانم بڵێم ئەمانە کە ئێستا لەو پرۆژێک کۆمان کردوتەوە بەرهەمی کۆکردنەوەی چەندان ساڵە و یەکێکە لە باشترین مامۆستایەکان لەو مەجالە لە دوای تۆنی گوزان و ئەنتۆنی ڕابێنس و ئەم بابەتانم پیاوە یەکێکە لە ڕاهێنەرە جیهانیەکە هەندێک جار ئەڵێن پێنجەم کەسایەتیە لە مەجالە تێگرای خێرایی بۆ جۆرەکانی خوێندنەوە خۆی کەسێک کە بە خوێندنەوەی کلاسیکیان تەقلیدیان کۆن دەخوێنێتەوە خێرای خوێندنەوەی 256 لە دقیقدا وڵاتانی عەرەبی زیاتر ئامارەکان وای دەسەرمێن وشە لە خوێندن و ئەو کەسانە لە تەنها ڕێژەی 140 و 155 توانای تێگەیشتنیان لە بابەتەکان هەیە ئەو کەسانەی کە ینی پێش ئەو پرۆگرامە ئێمە تێستیان پێ دەکەین سیرکەنەوە تا بەڵگەشمان بوو ئەوە سەیری ئەو بەشداربووانەکەم بزانن کەسیان هەیە تێگەیشتنیان بەرزتر بێ نییە تەماشاکەن یەک دانەمان هەیە 160 ئەوانی تر زۆر بێ 120 زۆر زۆر کەمە و لێرەش زۆر بۆ زەحمەت تۆ توانیت بەشدار بوو بگەێنیتە سەروی 170 بەڵام بەگشتی باش بۆ منە 50مانەیە هەفتامانەیە شێستمانەیە هەفتامانەیە و بەشدار بووی تریشمانەیە ئەوانەی ترکە دام لە ناوە بوو بورن غایب بوونە لە کاتی ئەنجامدانی تێستی کۆتایی باشە بەڕێزان کەواتە بەڵێ کلاسیک لەوەندا تێگەیشتنی باشتر نییە بە پێی دیراسەکان با بزانین کەسێکی خێرا خوێن ئەگەر سەروی 1000 وشە لە خولەکێکدا بخوێنەتەیان سەروی 800 وشە تێگەیشتنی بەرز دەبێتەوە بۆ 160 بۆ 180 توانای وەرگرتن تێگەیشتنی و کەسێک خوێنەوەی وێنەی کە مامۆستا ئاوات زۆر بەچقیش قسەی لەسەر دەکات یەکێک لە بابەتارە گرنگەکان خوێنەوەی وێنەی کە من قسەی زۆر لەسەر ناکەم ببورن لەبەرەوەی ئەمە بۆ مامۆستا ئاوات بەجێ دێڵم وابزانام لە 1-2 ڕۆژی داهاتوودا وێبینارێکی دەبێت و بەگشتی باسی پرۆژەی خوێنەری بەرهەمدار دەکات لە ڕوانگەی خۆیەوە و منیش زیاتر لەسەر ئەوانە قسە دەکەم کە ئەزمونم هەیە و زیاتر مامۆستا ئاواتی شەکانی لەسەر ئەوەیە کە خوێندنەوەی لە ماوەی کاژمێرێک چۆن ئەو پرۆژەیە زۆر ئیسفادەی هەیە بۆ خوێندنەوەی کتێبی ئەلکترۆنی بۆ PDF کتێبی دەنجی زۆر بابەتی تر ئەکەی ئیسفادێکی باش لە خوێندنەوەی وێنەیەکی کە مامۆستا ئاوات بەتایبەت پرۆژەکەی لەسەر ئەمەیە ئەوەی کە گرنگە ئێمە لە مەجای تەنانەت جۆرەکانی دانیشتن چۆن دادنیشی هەموو شتێکمان لەو پرۆژەیەدا لە کاتی خوێندنەوە لە بەرچاوگرتووە گڵۆپ چۆن بێ نازە هەر بابەتێک لەو بابەتانی کە پەیوەندی بە خوێندنەوە هەیە گرنگترینیشت ئەوەیە کە 21 سەدەی فێربوونی چۆنێکی فێربوونە و ئەو سەدەیە بەڕاستی دوای چەند ساڵێکی تۆ گەرت بە زانیاریەوە نەبی زانیاری تایبەت یان زانیاری لەسەر پسپۆرێکە زۆر باش نەبێت بەربەستی زۆرت بۆ دروست دەبێت لە دەستکەوتنی کار و بەڵگەشتوانێ ساڵانە بە 40,000 کەس داریمی کوردستان زانکۆ پێی ماگات تەواو دەکات لەمە ڕێژەیەشی زۆر کەم کاری دەست دەکەێت تۆ ئەبێت زانیاریت پێبێ ئەبێ بیرۆکەت پێ ببوو بتوانیت لە جیهانی جەنگەڵی کە هەیە ئێستا بتوانیت ببیتە خاوەنی کاری خۆت و لە پسپۆرێکەت ڕنگ بداتەوە ئێمە تێستی تێگەیشتنیشمان هەیە لەو پرۆژە زۆر بە وردی تێستی تێگەیشتن دەکەین ئەمە تێستەکەیە وە کۆتاشت کە دەمێ باسی بکەم گروپی سێمان لە پرۆژەی خوێنەری بەرهەمدار 28 مان بەیانی دەست پێ دەکات بۆ بزانم تقریبا ینی گروپەکە تەواو بوو بەڵام هەر کەسێک ینی ئارەزوو بکە لەوانێ بەیانیش مەجای ئەومان بێ بتوانێت بەشداری بکات ئینشاڵڵا هەر لە دوای ئەمە لینکشی تیلیگرای مامۆستا بمێت دادەنێت تۆ توانیت لە ڕێگەی ئەوە بەشداری بکەیت و دڵنیام لەوەی کە ئەو 5 هەفتەیەگە بتوانێت خۆتی وەگلایەکی سوادێکی باش دەکەیت
من هیچم نەما لەسەر ئەوەی کە گرنگە بەیانی گروپی نوێمان دەست پێ دەکات و ژمارەیەکی باشش پێم وایە ئەوەی کەم ئاگدارم ینی تەواو گروپەکە بۆی دەست پێ بکەین ئینشاڵڵا ئەگەر پێویستیشی کرد لەوانەیە درێژی بکەینەوە هەندێک بۆی کە بەشدار بووی باشتر ئیسفادە لەم پرۆژێ بکە. من لە خزمەتتاندام تەواو بووم لەسەر هەر بابەتەکە مەجال بۆ ئێوە دێڵمە بۆی پرسیارێک ئەگەر شتێکتان هەبێ خزمەت داوم با یەکەم جار پرسیارەکان لە ڕێگای کۆمنتەوە بێ ئەگەر شتێکی بینووسن منش بتوانم جوابتان بدەم و دوای ئەوەش ئەگەر لەوانەیە یەک دوو کەس مەجال هەبێ بتوانی وەریگرین قسەکردن ئەگەر شتێکیە بەیان تێبینێکیە بفەرمون ئێستا من وەڵاهی نیگار خان ئەو مەجای پرۆژەی خوێنەری بەرهەمدار نرخەکەی بەخۆی 132,000 بەس لە ژمێریاری بپرسن زۆر باشە بزانم بۆتە 99,000 ینی سعرەکەی زۆر مناسبە. ڕێستان هەیە نازانم بۆ برادری ئایفۆن و نووسیەتی دەستان خۆش بێت کەسێک پرسیارێکی هەیە پرسیارێکی بۆ مەجای ئەگەر سعرەکەیەتی بۆ هەر 5 هەفتەکە و هەفتەی سێوانە دەخوێندرێ و مامۆستا ئاوات بەشێک لەوانەکان دەڵێتەوە بەشێکی تایبەت هەیە سەرەکی مامۆستا ئاواتە و بەشێک لەو ڕاهێنانەی تر بەندە خۆندی لەو مامۆستا حازم کۆمەڵ کەسی شاوکارمانە لە مەجال و دەرسەکانیش بە شێوەی تەزیرکرا و ئۆفلاین و ئۆنلاین وەکو پرۆژێ چالاکردنی مێشکەکە ینی واجبەت هەیە ئێمە لەگەڵ ڕاهێنانەکان دەکەین و زۆرترین شیان ڕاهێنانە دەستی ئەوش خۆش بەشی تریش پرسیارێکی هەبێ شتێکی هەبێ لە خزمەتە مامۆستا ڕۆژانە چەند وەڵاهی من پێم وایە کاکە کاتی ڕاهێنانەکان لە بینی چارێکێک 20 دقە ڕاهێنان بکەی لە دوای وانەکان تۆ لانی کەم دوو هێندە زیادە بە تێگەیشتن زیادە بزات چەند زیاتریش بکەی باشتر. وڵی کاکە برا ئێستا ئەو سیارانەی کە خێراییان زۆر زیادە کوالێتیان کەمترە لەو سیارانەی کە خێراییان خاوە ئەمە قەنعاتم وایە خێرا خوێندنەوە لە ڕێگەی ڕاهێنانەوە فێر دەبی چۆن زادەیەکی وەکو 120 لە هەولێر هەیە چۆن هەڵەیە تۆ لە شێز بڕۆی لە کاتێکدا ئەو ڕێگە ئەو شەقامە دیاریکراوە تۆ هەتا 120 بڕۆی 110 بڕۆی چۆن هەڵەیە تۆ 180 بڕۆی ئاوا هەڵەیە شێست لە خێرایی شێز بڕۆی ئێمە توانای بینینمان خۆی گەورە توانای پێداوین بەشدار بوو ینی خەڵکی ئەتوانێت 100,000 شە بخوێنێتەوە لە دەقەیەکدا تۆ بۆ 150 شە بخوێنیتەوە ئێمە ناڵێن خۆت بگەینە 1000 شە بەڵام بۆ 500 شە نەخوێنیتەوە لە دەقەیەکدا بۆ 300 شە نەخوێنیتەوە لە دەقەیەکدا ئەکید ئەگەر بەڕاهێنان بە تەکنیک بە کارامەی ئیش لەسەرم بابەتە بکەی لە کوالێتی کەم ناکاتەوە بەڵکو زیادی دەکات. وەڵی زۆر بەشداربوومان هەیە و لەو دوو ڕۆژانەش دایدێنێن بەشێک لە قوتابیەکان کە بەشدار بووی چالاکردنی مێشکن زۆر بە تامەزرۆی باسی ویان کردو کە مامۆستا بەڕاستی ئەم پرۆژەیە ئەوی ئەم پرۆژەی زۆر جیاوازە لەوەی لە چالاکردن ئێمە بەس لەسەر کتێب ڕاهێنان دەکەین و 190 ڕاهێنانەکانیش لەبەرکردنەوە بیرهاتنەوەی و ینی تەکنیکەکانی 100% جیایە بەڵام ئەکرێ لە دوای چالاکردنەوە ئەم پرۆژەیە باشترین پرۆژە بێ بۆ ئەوی بتوانیت یعنی ئەگەر لە دوای پلان بی دەکەڕێت پلان ئەی تاواکو لەسەر تێ پلان بی پرۆژەیەشی تر هەبێ بۆ ئەوی تۆزێکی تر بچیتە سەرەوە ئەکید زۆر سوودی لێ بینی. من پێم وایە بەشداربووانی چالاکردنی مێشک ئەگەر بزانن چ شتێک لەم پرۆژەیە باز دەکرێت بەشێک لە دەستی خۆیانی نادەن. کاک خالید وەرە دەگرم ئینشاڵڵا. وڵی خێرا خوێن ئەخەگەر لە ڕێگەی ڕاهێنانەوە ئایا دەورەیەکت کردووە مدەڕیبێک لە لایەکێ کردو تا هەر لە خۆتەوە بوویەتە خێرا خوێن و پێویستە زانیاری لەسەر ئەمە بدەی پێشتر. وڵی جوابم کاکە ڕاوەر پێشتر کە زۆر دەخوێندەوە ئێستا کەم دەخوێنیتەوە ئەتەوە بێت یعنی ها تۆزێک هەوڵ بدەیت هۆکاری بێزاربوونەکەت چیە چاوت ماندوو لە کاتی خوێندنەوە خاوی لە کاتی خوێندنەوە ئێمە زیاتر لە 100 خۆی خراپی خوێندنەوەمان هەیە ئێمە لە پرۆژەیە زیاتر لە
50 خۆ لەو خوانە بە تۆ تەرک دەکەین هەڕاستەخۆ لەگەڵ تەرکردنی و خوانە تۆ حەزت بۆ خوێندنەوە بۆ دروست دەبێت ئەبێ بزانین کێشەکەت چیە کرێت بۆ نمونە پرۆژەیەکیوە ئەو خۆی کە تۆ نازانی هۆکارە بۆی کە بێزار بوو ئێستا ناخوێنیتەوە ینی تەرکی بکە یان وازی لێ بێنی پرۆژێک لەسەر یەک کتێب ڕاهێنان بکەین وەڵڵاهی من لەگەڵەوە نیمە کاکە خالید نەخێر ئێمە لەو پرۆژەیە هەر بەشدار بێکمان زیاتر لە 200 کتێبی لە بەردەستدایە کە پێشتر نەخوێن بێتەوە هەفتانە ئێمە کتێبانە دەگۆڕین من پێم باشە ئەسڵەن هەموو وانەیە کتێب بگۆڕین ئەو کتێبەکەش پێشووتر نەتوانێت بێتەوە مامۆستا چۆن بە عەقڵ وەڵڵاهی بەستنەوەی چاو بە عەقڵێک دەکەین باسی دەکەین ئەوش لە ئاخیرەکان بە هیچ شێوەیەک لە سەرەتای ئەمە ناتوانین باسیکەین لە بەرەوەی بابەتێکە بەڕاستی ئەوەی خێرا خوێندنەوەی هەر نەبینی بێ هەر باسکردن بۆی باش نییە لە بەرەوەی لەوانێت تەقەبولی وەزعانەکە و قۆن لووتکەیە لە خوێندنەوە کاتێکە باسی بەستنەوەی چاو بە عەقڵ دەکەین بەڵام بابەتی زۆر باشمان لەسەر ئەو مەوزوع هەیە ئەکید تۆ کرد بەشداری ئەم پرۆژەیە بکەیت لە کۆتاییەکان بۆت باز دەکرێت و شتیشت پێ دەدرێت بۆ نمونە تۆ حەز دەکەی زیاتر لەسەر ئەم بابەتە بڕۆی ئێمە دەتوانین بۆتی بنێرین شتی تایبەتت بۆ بنێری زیاتریش لە چەند تۆ بچیتە پێشەوە مەش لەگەڵتان دێنە پێشەوە وەڵاهی نرخەکە گروپی دوم 9,000 سەوڵ دەکەم هەر ئەوەندە بێ سارەکەی توانم دوای مامۆستا ئومێدش بپرسن وەڵاهی کاکە ڕابەر مەوزوعی حەزەکە دوای ئەگەرنا نامەی تایبەتم بۆ بنێرم لە خزمەتتان چیم پێ بکرێ هاوکارت دەب بەڕێزان دەستان خۆش بێ وزانم تەواو بۆ مەوزوعی سێ کەسی ژۆر دەگرم لە مەجای سەکردن با کاکە خالید یەکەم کەس بێ دێڵمە بۆ پرسیارکردن سوور مافووکەنەوە پێ ڕاگەشتم وەری دەگرم کاکە خالد دەتوانی مایکەکەت بکەیت السلام عليكم ورحمة الله وبركاته. باش ما أستاك شيء. الله كاكە خارجیان باش قوربان الحمد لله ما أستاك باشي. خزمەتە ما مستر عن أوي يك دقيقة يعني دقيقة شو بقري نوا لبا بەڵێ خوير أخوين بكين سينو بيراتو بني سينو بەڵێ روجانا أجر بيت بكري يعني ناب مكان أجر بكم ساعتك باشا يعني أجر بكين ڕاهێنان بکەی بري وڵی ئەو مۆزوعی داقەکەی ئێمە ڤیددیۆکمان داناوە هەر لە پرۆژەی خوێنەرەکە ڕۆژانە 1 دقە دوایەوە 50 چرکە دوایەوە 40 چرکە 30 چرکە 20 چرکە ئیتر ئەوە سعاتێک نه سعات ئێمە بەشدار بۆکەمان ڕۆژی 25 دقە 30 دقە ڕاهێنانانەی کە پێی دەدرێەوە بکە دوای 5 هەفتە ڕێک ڕاستەوخۆ هیچ خێرایی زیاد نەکە دەبێتە دوێ تەرکیزی هیچ باش نەبێت دوو هێندە باشتر دەبێت تێگەیشتنی باشتر دەبێت ئەکید ئەم خولەکە مادە معلومات تێ لەسەری ڕاهێنانی لەسەر بکە بە زماوەیەک بش زۆر بەردەوام بە تا 5 هەفتەیەک ئەکید گۆڕانکاری باشت بەسەردادی کاکە خالێت ما مستعد لأوي بيستزارك خلي سيز زمانك بەڵێ رهنا بەڵێ كي ئەوێ واحد تێ دێت سرها دقة شو بقري نوا ئەکید بەڵێ أو یەکەیە نووسینەوە بەس ئەوەی تر بنووسینەوە ئەوە بیرناتۆ بڵێ ئەکید زەلالەن کامەی خۆی زانیاری زۆر باشی تێ ئەوێ ئەتوانی هەر ڕاهێنانانەوێ کە دانراوە ئەو خولەی کە بە ئۆڤلاینە یعنی تۆ توانی لەوە دەیان بەشدار بوومانەیە لە ڕێگای ئەمە ینی بەبێ زوومە ڕاستەخۆکان لانی کەم دوو هێندە سێندە خێرای خوێندنەوەی زیادی کردو بەڵام هەروانێک لەو وانانە تۆلانی کەم 8 ڕۆژ 7 ڕۆژ 5 ڕۆژان ڕاهێنانی لەسەر کە دوای بچۆڕوانەی دووەم وانەی سێمە تەواو کرد 4-5 ڕۆژ ڕاهێنان ئەوجە بچۆوانەی 4-5 بەردەوام بەرەسەرەوە ئەکید بە گۆڕانکاریی زۆر باش بەسەردادێک کاکە خالید دەست خۆش بم مامۆستا چشت پرسیارێک شتە بوو لە تەلەگرام بۆ ما بنێرە مە لە خزمەتدا دەبین باش قوربان
جزاك الله خيرا. بس ما أستاذ شو نتابع صدق كم؟ لە خزمەتدا تەلگرام ئەو دیارە ئیتر لەوێتوانی هەر پرسیارێکە شتێکە و لە خزمەت دامرا تا ما دەست خوش من باشە چێ ڕێستان تمام هەیە زۆر دەست خوش خۆشحاڵم بەڕێزان کەسی تر پرسیاری هەیە چێ پرسیاری هەیە دەست بەرزکە بۆی فرسەتی بۆ بڕەخسێنم مەگەر ناکۆتایی بە زوومەکە دێنم زۆر باشە بزانام دیارە کەسمان پرسیاری نەما لەشتان ساغ بێ بەڕێزان خۆشحاڵ بووم سواز بۆی کە تا ئێستا لەگەڵمان بوون زانم کۆتا مەسج چیە بۆمان هاتووە لە خزمەتتان ڕقەمی تەلگرام 1950 1940 باشە بەڕێزان چێ پرسیارێکیە و ئینشاڵڵا هەر ئەو ڕۆ یان سبەش هەر لە کەناڵەکەی ئەوە دەکادمی سیرکەن لە فەیسبوک معلوماتی تەواوی تێدا لەسەر گروپی نوێمان کە بەیانی دەست پێ دەکات ئیتر هەر پرسیارێکتان هەبوو توان لە جەماعەتی ئەوە دەکادمی بکەن جوابتان دەدەم لە خزمەتتان بەڕێزان سوپاس بۆ دەرفەتەوە و کاتێکی خۆش و خواحافیزتان بێ